ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆدەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 29 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. لە شاری زوریخی سوئیسرا فستیڤاڵی سەکینە جانسز بۆ یادکردنەوەی کادری پێشەنگی پەکەکە سەکینە جانسز کە لە 9 کانونی دووەمی ساڵی 2013 لە پاریسی پایتەختی فەڕەنسا شەهید کرا دەستی پێکرد. فستیڤاڵەکە بە پێشەنگایەتی یەکێتی ژنانی کوردی سوئیسرا یێژەکە سوئیسرا و بە پشتگیری زیاتر لە 20 ڕێکخراو و دەستپێشخەری ژنان ئەمساڵ بە دروشمی دەستکەوتەکانی ژنان دەپارێزین و باژن ژیان ئازادی کۆمەڵگەی دیموکراتیک بنیاددەنین لە زوریخ ئەنجام دەدرێت. وتەپێژی یێژەکە سوئیسرا سەلما سەڤەر لە فستیڤاڵەکەدا ڕایگەیان پێکەوە باژن ژیان ئازادی کۆمەڵگەی دیموکراتیک بنیاددەنین و پێکەوە تێکۆشانی ئازادی ژنانی کورد بڵند دەکەین. هەروەها وتەپێژی یێژەکە سوئیسرا تشکی خستە سەر لە قسەکانیدا تشکی خستە سەر پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کە ڕێبەرەو ژنان دەستی پێکردووە و دووپاتی کردەوە وەک ژنان پشتگیری لەم پرۆسەیە بەردەوام دەکەن. لە فستیڤاڵەکەدا چەندین هونەرمەند و گروپی تەفژن لە فستیڤاڵەکەدا چوونە سەر سەکۆ و بەرنامەی جیاوازیان بەردەوام کرد. کۆنفرانسی شۆڕشی 1925 کە دوو ڕۆژە لە بروکسلی پایتەختی بەلجیکا ئەنجام دەدرێت بە دانیشتنی پێنجەم دەربارەی چوارچێوەی کەلتوری و کۆمەڵایەتی و ئەدەبیەکانی شۆڕشی شێخ سەعید بەردەوام بوو. لە دانیشتنەکەدا ئاواری و توندوتیژی دەوڵەت و کەلتوری زارەکی و ئەدەبی و یادگاری کۆمەڵایەتی بە شێوەیەکی فراوان تاوتوێکران. کۆنفرانسەکەدا چوارچێوەی چالاکیەکانی یادکردنەوەی شۆڕشی شێخ سەعید بە دانیشتنی پێنجەم کە لەلایەن دکتۆر ئایهان ئیشک بەڕێوە دەبرا بەردەوام بوو. هەروەها کۆنفرانسی 1925 لە ڕۆژی هەینی بەنجامدانی سێ دانیشتن دەستی پێکرد و لە دوێنێش ڕۆژی شەممە بە گفتوگۆ و دانیشتن بەردەوام بوو. لە ڕۆژی شەممە بابەتەکانی وەک کاریگەریەکانی بەرخۆدان لەسەر بەشە جیاوازەکانی کوردستان و پرۆسەی گواستنەوە و کۆچبەری داینامیکی سیاسی و کۆمەڵایەتی کە دوایی بەرخۆدانەکە هاتوونەتەکایە هەڵسەنگێنرا. کۆنفرانسەکە لە دووەم ڕۆژی خۆیدا بە چوارەمین دانیشتن دەستی پێکرد و بەڕێوەبردننی دانیشتنەکە لەلایەن کوبرا ساگرەوە کرا و نووسەر و لێکۆڵەر محەممەد بایراقیش پێشەکێکی بەناونیشانی پلانەکانی ئاشتەوایی لە ڕۆژهەڵاتی ناین و کاریگەریەکانی لەسەر ئێستامان پێشکەش کرد. لە لەندەنی پایتەختی بریتانیا ئەندامی کۆنسیل بەڕێوەبەری کەچەکە هەڵمەت گابەر ناسراو بە دیار غەریب کە لە 26 حوزەیرانی 2019 شەهید بوو. هەروە شێخ سەعید و 47 هەواڵەکەی کە ئەوانیش لە 29 حوزەیرانی 1925 لە گۆڕەپانی دەرەی چیای ئامەد لە سێدارە دران لە ناوەندی کۆمەڵگەی کوردی هارینگا بەر مەراسمێک یادکرانەوە. مەراسمەکە لەلایەن کۆمیسیۆنی بنەماڵی شەهیدانی بریتانیا و تەفگەری ئازادی و گەنجانی کوردستان و پارتیژیانی ئازادی کوردستان پەژاک و کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵات کەژار و کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی بریتانیا ئەنجامدرا. بە ناوی تەفگەری ئازادیەوە بەیان عەلی مستەفا ڕایگەیان هەواڵ هەڵمەت وەک هاوڕێیەکی ڕێبەر ئۆجەنان خۆی لە ڕێی ئازادیدا فیدا کرد. هەروە سەرۆکی تەفگەری ئیسلامی هاوچەرخ و مدێرنی کوردستان حافز ئەحمەد لە کۆنفرانسەکەدا تیشکی خستە سەر قۆناغی شۆڕشی شێخ سەعید و هەواڵەکانی و لە ئەنجومەنی گێلی کوردیش ئیسحاق میلانی وتی ئەو نەریتی با بەرخۆدانی شێخ سەعید دەستی بکرد لە ڕێی هەڵمەت و کوردستان و تارا و هێر و بەهادینەکانەوە بەردەوام بوو. هەروەها برای شەهید هەڵمەت گابار ڕایگەیان شەهید هەڵمەت بۆ ئێمە و تەواوی کوردستان بەهایەک بوو و تیشی وەک بنەماڵەکەی دەبینە بەشێک لە پرۆسەی کۆمەڵگەی دیموکراتیک و بنیاتنانی ئاشتی. هەروەها لە مەراسمەکەدا پەیامی کۆمیتەی دەستپێشخەری باشووری کوردستان خوێنرایەوە و تێدا ئاماژە بۆ کرا کە شەهید هەڵمەت ڕۆڵەیەکی ژیر و بەرخۆدێری باشووری کوردستان بوو دژی داگیرکەرانی کوردستان تێکۆشا. کۆتایی مەراسمەکەیشدا پەیامی ڕێبەرۆجەلان دەربارەی ساڵیادی شەهیدبوونی شێخ سەعید و هەواڵانی خوێنرایەوە و مەراسمەکە با وتنەوەی دروشمی شەهید نامرێ کۆتایی پێهات. سەرۆکی گشتی پارتی ئیسلامی کوردستان
پیک حکمت سەربڵند بە بۆنەی سەدەمی ساڵیادی لە سێدارەدانی شێخ سەعید و هەواڵەکانی ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و تیایدا نووسیوێتی شۆڕشی شێخ سەعید و هەواڵانی دژی ڕژێمی ستەمکاری کەماڵیست بۆ گەلی کورد لە مێژوودا پۆمایی دەرکەوتنی ڕێگەی ئازادی. هەروەها پیک ڕاشی دەگەێنە شێخ سەعید دژی ستەم و نادادی و ئاسیمیلاسیۆن ڕاپەڕی و بابوێری و باوەڕێکی بێوێنەوە بۆ شکۆی گەلەکەی و پاراستنی زمان و کەلتور و ناسنامەی کوردی فیدا کرد. هەروەها دەشڵن شێخ سەعید تەنها ڕێبەرێک نەبوو بەڵکو سیمبۆلێکە و سیمبۆلی بەرخۆدان و یەکێتی و خەونی ئازادە. کوردیناسیۆنی پاشک لەسەر ماڵپەڕی خۆیدا بە بۆنەی ساڵیادی شەهیدبوونی هاوڕێ زیلان زەینەب کەناجی ڕاگەاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە و تیایدا ڕاگەیاند مانگی حوزەیران لە تێکۆشانی ئازادی ژنانماندا مانگی ژنانی فیدایە. لە ڕاگەیاندراوەکەی پاشکدا هاتووە هاوڕێ زیلان زەینەب کەناجی کە بە چالاکی مەزنەکەی بۆ ژیانێکی ئازاد و مانەدار هێڵی فیدایی بوونی ئافراند بەبیر تێنینەوە. هەروەها دەشڵێن جارێکی هاوڕێیانی فیداییمان بە ژیان و شەهید بوونیان بۆ ژنان پەیوانێکی ژیانی ئازادیان دەستنیشان کرد و هاوڕێ زیلان باوتنی دەمەوێت ژیانێکی مانادار و چالاکێکی مەزنم هەبێت بۆ پرسیاری ژنی ئازاد چۆن دەژی پەیوانەیەکی دیاری کرد. هەروەها لە ڕاگەاندراوەکەی پاشکدا هاتووە وەک ژنی کورد لە هێڵی زیلاندا شەڕمان کرد و هەبوونیشمان بەدەستهێنا. ڕێپەیوانی ئازادی مرۆڤایەتی کوردستانە و لا فۆرمەڵەی ژنژیان ئازادیدا ئازادیدایە. هەروەها دەشڵێن ژیان لەگەڵ ژن و ئازادی لەگەڵ ژن دەبێتە هەوێنی هەموو شۆڕش و تێکۆشانە سۆسیالیستەکان. لە کۆتایی ڕاگەاندراوەکەشدا هاتووە جارێکی دیکە شەهیدەکانمان کا کوردستانیان با جیهان ناساند و تێکۆشانی ئازادی ژنانیان پەرەپێدا و بوونە نوێنەری هێڵی سوسیالیزم بەڕێز و خۆشەویستی و پێزانینەوە بەپێدانینەوە و پانگەواز لە هەموو کەسێک دەکەین کە لەسەر هێڵی شەهیدان تێکۆشان فراوانتر بکە. کەسوکاری بێسەر و شوێنان و کۆمەڵی مافەکانی مرۆڤی ئێهەدا لە ئامەد و ئیلح و جولەمێک بۆ دۆزینەوەی بێسەر و شوێنان و دادگاییکردنی بکوژان چالاکی هەفتانەیان ئەنجامدا. لقی ئیهەدەی ئامەد و کەسوکاری بێسەر و شوێنان چالاکی هەفتەی 855 لە بەردەم مۆنومنتی مافی ژنان ئەنجامدا. هەروەها چالاکی با بێسەر و شوێنان بدۆزینەوە و تاوان باران دادگایی بگرێن بە پێشەنگایەتی ئێهەدە و کەسوکاری بێسەر و شوێنان لە هەفتەی 691 لە بەردەم مۆنومنتی مافەکانی مرۆڤ لە ئیلح بەردەوام لە جولەمێرگیش لقی ئێهەدەی جولەمێرگ و کەسوکار و بێسەر و شوێنان لە 8مین هەفتەی چالاکیەکەیاندا کۆبوونەوە. بە گوێرەی میدیاکانی ئەمریکا لە زاری سەرچاوێکی ئاگادارەوە ستیڤ ویتکۆف نێردی تایبەتی کۆشکی سپی لە چەند ڕۆژی داهاتوو گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی ئێران دەکات. با گوێرەی سەرچاوەکان گفتوگۆکانی ویتکۆف تایبەت دەبێت بە ئەگەری گەیشتن بە ڕێککەوتن بۆ ڕاگررتنی پیتاندنی یورانیۆم لە بەرامبەر سوکردنی سزاکان. ئەو هەنگاوە نوێیە لە چوارچێوەی هەوڵات دیپلۆماسیەکاندایە بۆ کۆنتڕۆڵکردنی ئێنەرژی ئاتۆمیەکان و کردنەوەی کەناڵی ڕاستەوخۆی پەیوەندی نێوان واشنگتن و تاران. ڕۆژی ڕابردوو لە پەیامێکدا عەلی خامنەیی ڕێبەری باڵای ئێران لە ئیکس نووسیوێتی پێویستە گەلی ئێران باش بزانن هۆکاری ململانەی ئەمریکا لەگەڵ ئێران بۆ ئارەزووی خۆڕادەستکردنە. دەشڵێت ئەمریکیەکان ئەو سوکایەتی گەورەیان بەرامبەر بە گەلی ئێران کردووە و هیچ کاتێک ئەوە ڕوونادات کە ئێمە مل بدەین. ئەم پەیامەی خامنەیی پاش بەڕێوەچوونی ڕێوڕەسمی پرسەی فەرماندەی سەربازی و زانە ئاتۆمیەکانی ئێران دێت کە باهۆی هێرشی ئیسرائیلەوە کوژراوە. وەزیری دەرەوەی ئێران عەباس عەراقچی لە پەیامێکدا ڕایگەیاندووە ئەگەر سەرۆکی ئەمریکا بەڕاستی دەخوازێت لەگەڵ ئێمە بگاتە ڕێککەوتن پێویستە وتارە ڕقئامێز و بێڕێزیەکانی بەرامبەر بە خامنەیی ڕابەری وڵاتەکەمان ڕابگرێت. لای خۆشەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە دواهەمین کۆبوونەوەی لووتکەی ناتۆ ڕایگەیاند هەفتەی داهاتوو دانیشتنەکان لەگەڵ ئێران دەست پێ دەکەنەوە بەبێ ئەوەی هیچ وردەکاریەک بخاتە ڕوو. جەکانی عەراقچی لە کاتێکدایە چەندین جار دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە لە ماوەی ڕۆژانی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران زانیاریان هەبووە عەلی خامنەیی لە کوێی خۆی حەشارداوە.
گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.